سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ڤیددیۆیەکی نوێ ئەوڕۆ ریاکشن لە بۆ ترێدەرێکی دەکەم تاخود چۆن دەڵێت گەیمپڵەی ترێدەرێک دەکەم لە بۆ یاری دە میدیەم یاریێکی نوێ ناوازە دیارە لەلایەن تیمێک دروست کراوە بۆ کۆنسۆڵ ئێکسبۆکس سیریەس و وەروە پیسی بڵاو دەکرێتەوە لە کۆتایی مانجی یەک و دەمێ بێتان بڵێمکەوە من لە چەناڵی کوردش ستۆریڵاین گەیمەرس دەیکەم ئەو چەناڵە یوتوبە نوێ گروپێکی سەرکەوتویان هەیە کە کارژینوان هیوادارە هەمووتان سەبسکرایبی بکەن و زەنگوڵۆش دابگرن تاکو ئاگداری بڵاوکردنەوەی بابەتەکانیان جوانە یاریەکە ترسناکە بێگومان بۆیش دەبی ئاگداری دەنگ بن بە زۆر زۆر جاری بێ ئین شتە ئینادی کامان ئەوە کارەکەری ئەو کارکتەرەکەمان دەستیدا پێڵاوەی چۆن دەڵی بە مێژووی ئەو پێڵاوەی زانی چی ڕوویدەیە لێرە کۆمەڵکوژی کرێ واو گەیمپڵەی یاریەکە زۆر زۆر جوانە هاوڕێیان Hello? طبعا Anyone? Thomas? You there? بدو تۆمسی دەگەڕێ کاتە گەیمپڵەی یاریەکەش کامێرەکە سێیەمەکی چۆن دەڵێی وەکو ریزن ئیڤڵێکی کۆنە وچی ئەنتڵ دۆنەوانەیە کاکتەرەکە دەبێت شوێنەکان ئێرە وابوو لێرە کامێرە زۆر لە پاشە نازانم بەدڵم دەبی یاخود ناو جۆرە گەیمپڵەیە ئەو بۆ کەتسین بۆ ڤیدیۆ لایتە لێ کەتیە فلاش لایت Hello? بریتانیا Thomas? دري هلو يعني hello Easy, Marianne. ناي It's just a ماريانا good old-fashioned haunted hotel. دري Calm هذا your ass بو down and answer the bell. وتێلە چی ئەوها چە خۆشە گەر ژێرنووسی کوردی هەبی لەسەر شتەکان پێویست ناکە لە بۆتان شیکەمەوە شتەکان دەبیت دەڵێت ناڵێ تان تێدەگەن ئەو واو ئەو تۆپەلۆ بەربەوە بێ زەحمەت وای ئەوە چۆ دنیاەکەی کرد کەواتە هەردوو دنیا لێ کاتشاندا بە شەی سپرسکرین کە ئەوم بەڵڵە ئەوە لە دنیای تارماییەکان I did, didn't I? You look real scared. I'm Sadness. Sadness? ناوی کچکیان Marianne. Sadness. Is that your name? I mean, you seem pretty cheerful to me. Well, it's what I remember. My friends used to call me by a different name. But I don't remember what it was. Your friends. Oh yeah, I used to have a lot of friends here. But they're all gone now. Did something happen to them? I don't really want to talk about it. That's okay. Do you live here? All by yourself? You wouldn't believe how boring it gets sometimes. I can imagine. This place must have been... Oh yes, so busy. People coming and going all the time. Always someone to play with.
Must have been nice. هاتە کچە کچکەیە خەڵکی دەبینی کە دێتە ناو هۆتێلەکەی بەڵام خەڵکە هەمووی نابینی بەڵام ماریان دەیبینی چونکە نازانم لە بەچە هۆکارێک دەستە دنیای کارماییەکان درێژ دەڵێ ئێرە بێزارکەرە ڕوویدا لۆ داتێ People stopped coming. Only a few of them stayed. جوانە هەردووکی لێک کاتی They نیشانەدا became very sad, دەنجڕاکێشم very angry. بەڵام They might hurt بەری بە you. شێوازێک بکەن کە ئیمەری بێزار نەکەن But I can take care of myself. هیوادارم واش بی Hey, I was wondering, have you seen... Marianne, Yes. would you play with me? Just for و a little پێم while. وابیەوە GPUێکی زۆر زیاتری It's سەر been دەکات so کە کۆنسۆڵ long بیانزە since I've PCB played with anyone. Oh, لەبەرەوەی okay. But I need your help دیمەنی first. ئەوە ڕیندەر دەکات لێک کاتی Yes. Yes! Anything, I'm Marianne! looking for a man. Thomas. Do you know him? Let me think. I've heard ئەو کچە لەبەرەوەی ماسکی لە دەمی چاوە ڕیاکشنی نابینی کاردانەوەی دەمی چاوی نابینی بۆیە دەبی Oh, yeah. خۆمان بگونجین The لەگەڵ second floor. We can look there. Come on. Wait. I can't go that way. Damn. I need to get up there somehow. دەی بەسە و قاندرمێ بکەیت لە دنیاکە کە دیارە لە دنیای یەکەم دیار نییە کەواتە ئەتو بۆی خوارە یایک دەکەی کە لە سەر شتەکە دەگۆڕدرێەوە نیە دەبیستش لە بابەتەوێ ئایتینگەوا لەیە پێم وا بدەوی واگەی زانی یانیش Hey. An elevator. Might as well see if it works. ئەو نیشانە بچووکەشت هەیە توانی Sadness. کامێرە بۆ شازە بزوێنێ I wished I knew her real name. یعنی کامێری کەسی سێمان هەیە کەسی یەکەممان هەیە شازش ئەنتڵدۆنیمان هەیە Okay, Mary. گۆڕانکاری زۆر تێدایە Deep breath and خۆیش باوەڕ ناکەم و یارە زۆر درێژ بوو let go. ئەو چرە دنیاکە ماوە A fuse box. Need some energy to spark it up. ئەوە ناتوانانی بەکاری بینی دەبی ئەوە چرە دنیاکە ڕاستە Gotta move fast. An out-of-body experience. It's like taking a plunge into nothingness. باس دەکەم Stay under for too long and it just... ئەگە زۆر لە دنیای ببینێەوە لەوانێ بمری یان بە تەواتی بێ دنیای شێ شێوەیە Okay, Marianne. Now get your ghostly ass back and power up that elevator. دنیا دەبینی ئەوە دەبیتم ئۆکەی ئەو پاوەیە تۆ کردەوە گەڕاوە شوێنی خۆی پێی مەسەڵەکەی داگرتەوە بە پاوەرێکی پێشێنیتەوە Aha. کاتە تو پێویستە لە سەرت وەکو میکانیکەکە کە بە هەردوو دنیا دابچی هەمان شوێن What the hell is this place? Oh shit. The cat! It stayed on the other side. ئاشەکە فاینەڵ نەبێ بەخۆی یاریەکە چەند ئەوە چی مێ بڵاو بکرێتەوە کەمتر لەمە 20 ڕۆژ مێ بڵاو بکرێتەوە 20 ڕۆژ کەمتر 10 ڕۆژ 12 ڕۆژێک مێ بڵاو What's happening? No! No, please, Mommy! بنجی چەکەیە چووکەکەی Oh god. What happened to you? Wait. I know you. You were that boy. Bernard, was it? He was trapped there, just like I was. I knew his name, but somehow that wasn't enough to send him away. It was like a part of him was missing.
زۆر حەزمە ڕۆیشتنی هادەئە بەناو یاریەکی بڕۆی شتەکان ببینی. All these people, they weren't just killed. Their spirits were ripped apart. ئەو خەڵکەی لەبردنە بەڵام beyond ڕقەکانیان repair. گایە Maybe I can find the one Bernard's missing. I need to look around. بێ ڕۆحی بەرناردی بینی Get off! Shit. هیچ لە Gotta شێوازیە get rid of them. پێستەوان ڕزگار بکەم. A spirit well. I could use some of that energy. کاتێک بەردان دەتوانێت ئەو هێزانە کۆکیەوە راب نییە بەڵام ئەو جارە بۆ Burn, you پاکردنەوەی little fucks. This was yours, wasn't it, Bernard? It's about time you got it back. ئەوەی بەرناردی ئەو کوڕی ئەو پیاوەی کە بە دوی دەگەڕێ ماریان بەڵام نازانیم چییە بەرنارزارێ I'm sorry you had to go through all this. It's time for you to find peace. Bernard. Thank you. ئەو بەرناردە Huh. It kind of looks like the one I used to get through the mirror. Feels like it too. Stay with me. ئەو چییە بە دووتر Jeez, let this work. Yes! Yes! Oh, you made it, Marianne. ئەو دەتانە بێنە دنیاش No! No! لە هێناسی خۆڕاگرەوی هەستن Do you not? Here I come. شیکان باڵی هەیە خۆشی کاتە شەڕکردنی تێدا نییە کاتر ئێکسبلۆرات گەڕان و دۆزینەوەی مەتەڵ و هەڵهێنانی مەتەڵوانێ ئۆکێ هاتنە شوێنێکی دیکە پارتێکی دیکە یاریەکە ئێرە گەیم فوتێژ نات فایناڵ ئۆکێ لێرە دیمەنانە کۆتایی نابن هەشتا لە بەرەمێنانی یاریەکە بەتەڵفڵای کرد With me. بەپولەکە بشانێ ئەم لە خەڵکی دەگەن بەتەڵفڵای کرد دەگەچن We'll play Trestle. Into the dress. I'll hold you down, Lynn. Where are you? Side you out. دەبێت لە دنیاەکە گەشتی پیشاندا لێرە پیشان ناداکەی بەڵام لە دنیاەکە لەوانێ پیشاندا حەز دەکەم ببینم یان گەیمەکە بە خۆی وایە نازانم Wear you out. ڕاستەکە هەڵەیە بەستەری دادا مەشغوڵی کرد بەستە لایەکان ئۆکەی That's my way out. Not with that thing in my way. Jack says hello. زۆر ترسناک نییە Or was it? ئۆکێ 28 مانگ بڵاو دەکرێتەوە لەسەر PC
لەسەر ئێکسبۆکسی سیریەسی لەسەر ئێکسبۆکس واتە بڵاو ناکرێتە تەنیا ئێکسبۆکس سیریەسە و لە گەیم پاس ڕۆژەکەم بەردەست دەبی و ئەپێک گەیم سوستی میژەسە پیسی ڕۆژە 28 مانگ 28 یەک بێگومان خۆشەویستانم ئەوە چواردە خولەکێک بوو لە گەیمپڵەی یاری The Medium هیوادارم چەناڵی کوردش ستۆریڵاین گەیمەرس سبسکرایب بکەن نۆتیفیکیشنیان دابگرن لە دیسکریپشن زانیاری زیاتر لەسەر چەناڵیدا دێم بڕۆن سبسکرایبیان بکەن بابەتی جوان بڵاو دەکەنەوە لە فەیسبووکی گروپێکیان هەیە هەر بە هەمان ناو یاریەکەم سەرنجاکێشە یاریەکە سەرنجاکێشە بەگشتی بەڵام هێشتا کاتی دەوێتە قەناعەتی تاوتان لەوانەیە پێ بێتن منۆک خۆم یاریەکە دەکەم بە 28 مانگ و ریڤیوشی لەبۆ دەکەم بە شێوازی بە کوردی لەسەر دەکەم پێتان دەڵێم ئەو کاتی یاریەکە بکڕن یاخود مەکڕن یاری سەرنجاش دەبی هیوادارم بڵدی هەمووان بی تکا دەکەم لایک و کۆمنت و سبسکرایب لەبیر نەکەی تا ڤیدیۆ داهاتوو خۆتان